هیچ شەرمی ناوێتن لێزەر مووی زیادەی جەستەیە کە هەر شتێکیش زیادە بوو ئەتوانی لای بدا. دکتۆر باسی جوانکاریت کرد تازە ئێستا چ کەسێک جوانکاری دەکات تا چەند خواستە سەرکردنی جوانکاری هەیە؟ بەخێر بن سەرەتا پێشتر ئەو کەسانەی کە جوانکاریان نەکرد زیاتر ئافرەت بوون بەڵام ئێستا خوازیاری زیاترە عادەتەن ئەوەندەی کەیسی پیاو هەیە ئافرەت کەمە سەرەتا ها وەکو عیبەک لێهات بۆیانەوە تا نمونە کە کەسێک ئەهات لێزەریە کرد بەلای شتێکی نامۆ بوو بەس ئێستاکە خوازیاری زیاترە بەتایبەت نەک تەنانەت لێزەر بەڵکو جوانکاریش بەعامەتەن عادەتەن کێشێکی پێستی یانەوە تا سۆربوونەوەی لەکەچی پەڵەکی هەیە دێتن سەردانمانەکە لەسەر دەستی ستافی شارەزە پشکنینی لە بۆکە و ئەتوانی ڕێنمایی دروست بداتە کەیسەکە. دکتۆر ئەو پیاوانەی کە دێن جوانکاری دەکەن یانی چ جۆرە جوانکارێک ئەنجام دەدەن؟ بەعامەتەن زیاتر بۆ ئەوانەی هات چەوریان هەیە چەوری ژێر پێستیان هەیە هایدرا فێشەڵ ئەنجام دەدەن یانەوە تا مشکلەی پێستیان هەیە حەسەب تەبیعەتی پێستەکەیە یانەوە تا میزۆی ئەنجامەدا یان پلازمایە. هایدرا فێشەڵ لە بۆ خاوینکردنەوەی دەموچاوە لە قوڵاییەوە بچووکردنەوەی کونیلەکانی پێستە زیاتر ڕەونەقی گەڕینتەوە کۆلاجین نەگەڕینتەوە لە بۆ پێست. بۆ تۆکس و شتانە بەڵێ بۆ تۆکس ئەخر هەندێک کەس ئەوا تێگەیشتێک کە بۆ تۆکس شێوازی کەسەکەی تێکەدا بەس لە ڕاستیداوە نییە بۆ تۆکس تەنها ئەو خەتی نیوچاوانە خەتی پێکەنین کە کاتێک کەسێک پێکەنی ئەها خەتی بە دیارەکەوی ئەوە تەنها سڕکردنەکی کاتیە ئەویش بەپێی مدە بەپێ ئەو بۆ تۆکسەی کە چارەخوازەکە هەڵیە بژێری لە بۆی دیارەکرێتن حەسەب مانەوەی ئەو بۆ تۆکسەیە. دەڵێن بۆ تۆکس لە بۆ ژانە سەر و شەقیقەش باشە. بەڵێ بۆ تۆکسمانەیە لە بۆ ژانە سەر لە بۆ شەقیقە کە زۆر باشە کەی زۆری ئیستیفادە لێ کردیا. پیاوان زیاتر ڕوو لە بۆ تۆکس دەکەنیان بۆ بابەتی لێزەریش سەردانتان دەکەن؟ بەعامەتەن هەموو یشەکان حەسەب مشکلەی و کەیسەیە مووەکە لە بۆ لابردنی مووە لێزەر تەوان کە هەم کەیسی لێزەر هەیە هەمیش کەیسی جوانکاری هەیە ئەوجا حەسەب کێشەی کەسەکە بۆ نمونە هەندێکیان مشکلەی دەموچاویان هەیە لە موو هەندێکیان مشکلەی دەموچاویان هەیە لە لەکە و لە بۆ مەسەلەی چاڵ و چۆڵی دەموچاو بەو شێوازە. ڕێنماییتان چییە بۆ کەسانی کە دەیانوێت جوانکاری ئەنجام بدەن یا خودەوانی کە دەیانوێت موو لا ببن؟ زۆر باشە با هیچ شەرمی ناوێتن لێزەر مووی زیادەی جەستەیە کە هەر شتێکیش زیادە بوو ئەتوانی لای بدا ئەو مووس هەر بەکاردێنی مەچینە هەر بەکاردێنی دوێە لێزەر بەکاربینە هەم خاوینترە هەم سوودمەند دەبیلەوەی هەمیش پێویست ناکە نمونە هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ مووسێ بدا مەچینەی لێ بدە ئەو یان 3 جەلسە 4 جەلسە تەواوەکە تقریبان لایەنی کەم مانگێک 2 مانگ پێویستی بە لێزەر نابیتەوە ئەوجا حەسەب ئەو نمونە جیازەیە سیستەمی ئەو جیازەیە کە بەکاری دەینیتن. خەتەریاتی هەیە بۆ دەموچاو و پێستی بەخۆی هەندێک شوێن هەیە مزعافاتی دروست دەکاتن ینی هەندێک سایت هەیە ناتوانانی لێ بدا بەعامەتەن ینی هەموو شوێنەکان لە جەستە ئەتوانی لێ بدا بەڵام هەندێک شوێنەیە لە مەناطق حساسەیان شوێنی دیکەیە ناتوانانی لێزەری لێ بدا باقی ئەوان دیکە ئەتوانی.